هاو نیشتیمانیانی بەڕێز هەواڵان هاوڕێیان بە تایبەت خۆشەویستان لە سنووری محافەزەی هەولێر سڵاوتان لێبێ. ماندووش نەبن، ئەزانم لەم بانگشەیە ڕەنگ بێت کەمێک ماندوومان کردبن، ئەگەر وابێ داوای لێبوردنتان لێ ئەکەین. بەڵام ئەم بانگشەیە بۆ پەرلەمانی عێراقە و لە پەرلەمانی عێراقیش پرسە هەرە گرنگەکان لەوێ یەکلا دەکرێنەوە. پرسی بودجەیە، پرسی موچەیە، پرسی بژێوی ژیانتانە، پرسی کار و کەسابەتیتانە، پرسی سەقامگیری سیاسی، ئەمنی، ئابووریتان هەمویان لە پەرلەمانی داهاتووی عێراقا یەکلا دەکرێنەوە و مناقەشە ئەکرێن. من لە چوارچێوەی جەولەکانم لە سنووری محافەزەی هەولێر بە مەخموریشەوە چوون بۆ ڕانیە، لە کۆیەش هەموو گەڕام، چوون بۆ سۆران و باڵەکایەتیش. لەوێ زۆر بەتانم بینی، لەوێ خەڵکم بینی کە نیگەرانن، کە قەلەقن، کە ناڕازین. بینیم ڕاستەوخۆ بینیم کە ئەم دۆخە نالەبارە سیاسی نێوان هەرێم و بەختە چەند کاریگەریەکی خراپی هەبووە لەسەر ژان و گوزەران و کاسبی و کاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە داواتان لێ ئەەکەم لەم بانگشەیە کە ئێستا بەرەو کۆتایی ئەچێ هەمومان خۆمان حازرکەین بۆ دەنگدان بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان، چکەن پێم وایە ئێوە باش ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەتوانێ ڕوبەڕووی تەحەدیاتەکان بێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خەمخۆری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ڕووی دەمیشم لە هەمان کاتە ئەگەێنمە ئەو هاوڵاتیە خۆشەویستە ناڕازیانە کە ناڕازین لە هەموو شتێک، ناڕازین لە سیاسیەکان و لە سیاسەتکردن و تا ڕادەیەکیش بێ ئومێد بوونە لە سیاسیەکان و لە حزبە سیاسیەکان و لە سیاست. پێتان ڵێم بێ ئومێد نەبن، چکەن لە چوارچێوەی سەردانەکانم نەک تەنها ناڕەزایەتیەکانم بینی، بەڵکو ئەو ئومێدەم بینی کە خەڵکهەیەتی بە یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ حزبێکی نوێیە، حزبێکی یەک دەستە، حزبێکی یەک ئاراستەیە، سەرۆکێکی بەهێزی هەیە، سەرۆکێکی خاوەن وعدی خۆی هەیە، سەرۆکێکی بەوەفای هەیە، سەرۆکێکی هەیە کە توانیویەتی پەیوەندی بەهێز دروستکاتەوە لە بەغدا، توانیویەتی وابکە یەکێتی ببێ بە تاکە حزبی کاریگەر لە بەغداد، ئەو حزبەی کە ڕێزی لێ ئەگیرێ، ئەو حزبەی کە قسەی ئەڕوە، ئەو حزبەی کە قەراری پێ ئەدرێ. بۆیە داواکارم لێتان بێ ئومێد نەبن، یەکێتی هاتووەتەوە مەیدان، یەکێتیەکەتان بەهێز بووەتەوە. بۆیە یەکێتیە خۆشەویستەکان و دەنگە ناڕازیەکان با یەک بگرن، بە یەک دەست یەک بگرن، پێکەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و پێکەوە پەیامێک بگەێرنە ئەو کەسانی کە ببوون بە هۆکاری تێکدانی ئەم زروفەی هەرێمی کوردستان، پێیان بڵێن بەسە، دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان، چکەن یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هێزی تۆیە لە بەغداد. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.